يا حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان يا حامل القرآن. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سپاس بۆ خوای جیهانیان و درود و سڵاو بۆ سەر گەورەی پەیامبەران محەممەد و خانەوادەکەی، هەروەها یارانی بەتێکڕا. ئازیزانی بینەر و بیسەری بەرنامەی قورئان خوێنانی نەوجەوان، سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ و بەخێر بێن بۆ دیدارێکی نوێ و میوانێکی نوێ کە حافزی پەراوی پەروەردگارە. لەم ئەڵقە جیاوازەدا کە بە میوانداری حافزی قورئان زەینەب یاسرە. بەخێر بێی زەینەب خان. سەرچاوان تەندروستی چۆنە؟ سپاس بخوا. تەواو؟ من سپاس دەکەم چونکە تۆ ئامادە بووی لە ستودیۆ. زەینەب یاسر، ئێستا تەمەنت چەندە؟ 10 ساڵ. تەمەنت 10 ساڵە. بۆم باسکە لەکەیەوە دەستت بە لەبەرکردنی قورئانی پیرۆز کرد. تەمەنت چەند بوو؟ من دەستم بە لەبەرکردنی قورئانی پیرۆز کرد هەر لە مناڵیەوە، بەڵام من نەمدەتوانی بە جوانی پیتەکان بخوێنمەوە. دەستم کرد بە مەخاریج. خوێندنەوەیەکی سادە بوو بەڵام بەبێ جەختکردن. تەمەنت چەند بوو؟ تەمەنم بە نزیکی 4 ساڵ بوو. باشە. دوای ئەوەی کە دەستم کرد بە ئەنجامدانی ڕاهێنان، سەفەرمان کرد بۆ ئەردەن. جا باوکم لەوێ ناوی تۆمار کردم لە قوتابخانەکانی گەوهەری درەوشاوە. مامۆستاکەم پێوتم کە پێویستە مۆڵەتی قورئان خوێندنەوە وەربگرم لە کۆتایی پۆلی یەکەم. لە سەرەتایی پۆلی یەک دەستت بە مۆڵەتی خوێندنەوە لەسەر قورئان کرد. مۆڵەتی قورئان خوێندنەوە زۆر ئاسان بوو، چونکە تەنها خوێندنەوە بوو، تەنها ڕاهێنان بوو لەسەری و هەر کەسێک دەکرێت ئەم مۆڵەتە وەربگرێت. نا، هەموو کەسێ ناتوانێت کە قورئان بە شێوازی جوان خوێنەوە بخوێن. دەبێت سەرەتا و دەستپێکێک لە ماڵەوە هەبوو بێ بۆ تۆ. لەوانەیە زۆرێک لە خەڵکی ئێستا تەمەنیان گەورە بێ بەڵام بە جوانی قورئان نەخوێننەوە. تۆ دەستت بە وەرگرتنی مۆڵەت کرد و بە خوێندنەوە لەسەر قورئان بوو و تۆ لە پۆلی یەکدا بووی. باسی ئەو قۆناغە بنەڕەتیان بۆ بکە کە تۆ تەمەنت 4 ساڵ بوو و دەستت بە لەبەرکردن کرد. چەندت لەبەر کرد لە کاتی تەمەنی 4 ساڵی و تەمەنی 5 ساڵی چەند بوو؟ بەڕاستی دایک و باوکم خوا بیان پارێزێ زۆر هاانیان دەدەم، ئەوان هەڵدەستان بە ئەوەی کە هاانیان دەدەم کە جوزئێ ئەمە بخوێنمەوە بە شێوەیەکی بەردەوام تاوەکو مەخەرجەکانی فێر. واتە تاوەکو مەخرەجەکان فێربی، ئەوان جەختیان لەسەر جوان خوێندنەوە و مەخرەجی پیتەکانێک. جوانە. لە پۆلی یەکەوە دەستت بە ختم کرد؟ بە خوێندنەوە. کەی تەواو بووی لێ؟ لە سەرەتای پۆلی سێم لێی تاو. کەواتە بە 2 ساڵ قورئانی پیرۆزی ختم کرد بە خوێندنەوە و مۆڵەت وەرگرت بە جوان خوێندنەوە. ماشەڵڵا. کەواتە تۆ تەمەنت 8 ساڵ بوو و هەروەها مۆڵەتی خوێندنەوەشت هەبوو. نامەوێت بە یەکلایی بیڵم، بەڵام پێم وایە ژمارە ئەو کەسانی کە لەم تەمەنایە مۆڵەت وەرگرن زۆر کەمە و تۆ لەوانی ماشەڵڵا لەبێ. باشە، لەبەرکردن. دوای ئەوەی کە مۆڵەتی قورئان خوێندنم وەرگرت بە خوێندنەوە لەسەر قورئان، واتە لەو کاتەیە پشوو 1 هەفتەم وەرگرت. مەبەستم ئەوە نییە پشوو بەم لە قورئان، بەڵام من دەورم دەکردەوە تا ئامادەی لەبەرکردنی بم. جوانە، مەبەستم ئەوە نییە کە بڵێم پشوو دەدەم لە قورئان. بۆ؟ لەبەر ئەوەی پێویستە لەسەر هەر موسڵمانێک کە هەموو ڕۆژە قورئان بخوێنێتەوە، چونکە بەڕاستی قورئان سینەی مرۆڤ دەکاتەوە لە هەموو بەیانیانێکدا تاوەکو ڕۆژێکی باشی پێ ببەخشێ. واتە پشودان و ئاسوودەیی بە خوێندنی قورئانە و بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. جوانە، ئافرین، بەرەکەت داربی بۆ ئەم سەرنجە جوانە. باشە، بە هەمان شێوە بەردەوام بە. چۆن لەبەرت کرد و چەندت لەبەر کرد لە ساڵانی سەرەتای تەمەنت؟ دوای هەفتەیەک لە وەرگرتنی مۆڵەتی قورئان خوێندنەوەم دەستم بە مۆڵەتی لەبەرکردن کرد. لە سەرەتادا کارەکە زۆر گران بوو، چونکە من بە هیچ شێوەیەک لەگەڵ لەبەرکردن ڕاناوت بوو. بۆ سوورەتە درێژەکان تووشی حەفەسان بوو. تۆ هیچی لە سوورەتە درێژەکان لەبەر نەکرد بوو؟ سوورەتە درێژەکان و تووشی سەرسوڕما بووم کە سوورەتی بەقەرەم بینیم بەم هەموو درێژیەوە. دوای ئەوە من هەموو ڕۆژە نیو لاپەڕەم لەبەر دەکرد. ئەمە تەنها لە سەرەتادا بوو. نیو لاپەڕە لە ڕۆژێک. دوای ئەوە دەستم بە لەبەرکردنی 2 لاپەڕە کرد یان 3. ماشاءڵڵا، بە ڕۆژێک. سپاس بخوا. دوای ئەوە واتە لەبەرکردن بۆ من ئەو پەڕی ساکار و ئاسان بوو، چونکە ڕاهاتم لەسەر لەبەرکردن
جوانە وەکاتێک ڕۆژتمە پۆلی چوارەم من بە نزیکی 20 جوزئم لەبەر بوو. ماشاءله با من بوەستم لەگەڵت ئێستا تۆ لاپەڕێکن لەبەر دەکرد دواتر زیاتر سوورەتی بەقەرە چەندی کاتویست بە نزیکی ماوەی 3 مانگی پێچوو. تەنها 3 مانگی پێچوو. تۆ چۆن قورئانە لەبەر دەکرد ڕێگای لەبەرکردنت چونکە چەندەها ڕێگای زۆر هەیە بۆ لەبەرکردن. بەڕاستی من واتە نەمدەزانی ئاەتێک و ئەوەی دواتری منش پرسە دەبووم هەر لەبەر ئەوە دایک و باوکم فێریان کردم کە هەر ئاەتێک لەگەڵ ئەوەی دوای خۆیدا ببەسمەوە بە پیتێک یان نیشانەیەک یاخود یاساکێک کە لە هەردوو ئاەتەکەدا هەبووە. بۆ وێنە لە سوورەتی عەبەسەدا والشيء الصاخة الكبرى پیتی ساد و سین یاسای دەربڕین بە هەناسەیان تێدایە پێکەوە ئەم بەسنەوە و هەروە لە سوورەتی نازعاتە پیتی تا و پیتی تا لەوشەی ئەتامە ئەوانم لەبەر کردوبوو چونکە وەک یەکوا بوون و ئەمە شتێک بوو یارمەتی لەبەرکردنی دەدام. جوانە کاتە باسی پێوەستکردن لە نێوان پیتەکان و سیفەت و نیشانە و یاسەکانیان دەکەین. جوانە ئایا ڕێگای تریشە بوو کە تۆ پەیڕەوت کرد بێ بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز؟ جاری وەها بوو من ئەو شتەی لەبەرم دەکرد دووبارەم دەکردەوە لە کاتی نوێژدا چونکە ئەگەر دووبارە ئەو لاپەڕە بخوێنیتەوە لە هەر نوێژێکدا ئەوە لات دەجەسپێ و لەبیری ناکەی. جوانە زۆر زۆر جوانە. کاتێک تۆ 3 یاخود 4 لاپەڕە لەبەر کرد چەند کاتی دەویست؟ بە نزیکی بۆ لاپەڕەیەک نیو کاتژمێر. هەموو لاپەڕەیەک نیو کاتژمێر. زێنەب خان ئێستا بیسەران و بینەران ئاگیان لە تۆیە پرسیار دەکەن چۆن لاپەڕێک بە نیو کاتژمێر لەبەرکەین. بۆم باسکە ئاەتەکەت دەنووسیەوە دووبارە دەکردەوە گوێبیستی دەبووی ڕێگای لەبەرکردن. سەرەتا لە پۆلی یەکەم یان لە پۆلی سێم من زۆر بە جوانی بە تەواوەتی نەمدەخوێندەوە من گوێم لێ دەگرت و لەبەرم دەکرد بەهۆی گوێگرتن دووبارەم دەکردەوە بە ئامێری گوێگرتن لە ئینتەرنێت دەمتوانی کە سوورەتەکان لەبەر بکەم. بە دووبارەکردنەوە و گوێگرتن دەتوانی لەبەری بکەیت و هەروە دەتوانین بە ڕوانین و دووبارەکردنەوەی ئاەتەکە لەبەری بکەین. ئەمە شتێکی باشە. کەواتە سوورەتی بەقەرەت لەبەر کرد و دوای ئەوە سوورەتی ئالی عیمران پاشان نیسا کەی لەبەرکردنی قورئانی پیرۆزت تەواو کرد؟ لە کۆتایی پۆلی 4دا تەواوم کرد. لە کۆتایی پۆلی 4 باسی 2 ساڵ و نزیکەی نیو دەکەین. قۆناغی لەبەرکردنی قورئانی پیرۆز کۆتا سوورەت کامە بوو؟ سوورەتی مورسەلات بوو لەبەر ئەوەی من جوزئی عەمەم بە تەواوی لە قوتابخانە لەبەر کردبوو تەنها جوزئی عەمە واتە دەستمان پێ کرد بەر لەوەی ڕاهێنان لەسەر قورئانی پیرۆز بکەیت. دوای ئەوەی جوزئی عەمەمان تەواو کرد مۆڵەتی خوێندنەوەم لەسەر قورئان وەرگرت مۆڵەتی لەبەرکردنم وەرگرت و دوای وەرگرتنی مۆڵەتی لەبەرکردن سەبر پێویست سەبرمان لە جوزئی عەمە کرد بە لەبەر و سوورەتی ئەلقەمەر و هەروەها دەلاپەڕە جگەل لەوانە بە لەبەر کردمان هەموو دەلاپەڕەیەک ئێمە سەبرمان تێدا دەکرد. سەبر چییە؟ سەبر بریتی لەوەی بۆ وێنە لاپەڕەیەکمان هەبێت ئەوە بۆ وێنە تەنها ئاەتی دووەم و پێنجەم وەردەگرین گوێ لە هەمووی ناگرین. ئاەتی دووەم و پێنجەم سێمیان پێنجەم تەواو واتە هەموو ئاەتەکان نا و پێویست ناکە بە دوای یەکدا بن. دوو ئاەت و هەروەها مامۆستاکەشمان سەبری پێ دەکردین هەموو قورئانیش بە خوێندنەوە. واتە دەڵێی چۆن دەیوتەوە لاپەڕیەکەمت گوێ دەگرت؟ بۆ وێنە ئێمە لە قوتابخانە قورئانێکمان هەبوو جوانە کە هێڵی تێدا کێشا بوو هێڵەکان بۆ شوێنە داهاتبوو کە زۆربەی خەڵکی لیان تێک دەجێت زۆربەی حافزەکان لیان دەشەوێت. ئێوە ئەم ئاەتانەیان ئەم دێڕانتان دەخوێندەوە لەبەرتان دەکرد و تاقیکردنەوەتان دەکرد. جوانە کەواتە کۆتا سوورەتی مورسەلات ئەو ڕۆژەت لە بیرەکە لەبەرکردنەکەی تەواو کرد؟ بە تەواوی لە بیرم نییە. ئاتە بۆ بە مێژوو بۆتە 30 ساڵەمەوە باشە ئاتە گەیشتوتە ساڵێک. پۆلی چەند بووی؟ ئێستا لە پۆلی پێنجم. پۆلی 5 بووی کەواتە ڕۆژێکی چۆن زۆر خۆشم هەبوو و من کاتێک کە تەواو بووم لەم ڕۆژەدا ناوم لە ناوەندێکی تردا نووسی جادایک و باوکم کێکێکی گەورەیان بۆ هێنابووم و ئاهەنگێکی گەورەیان ساز کرد. باشە تۆ بە جوانی دەخوێنیتەوە؟ سپاس بۆخوا. با ببینین بزانین جوان دەخوێنیتەوە یان نە دوای قسەکە ڕاست دەرەچێت. باش یاڵڵا. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم حميم تنزيل الكتاب من الله العزيز الحكيم
ما خلقنا السماوات والأرض وما بينهما إلا بالحق وأجل مسمى والذين كفروا عما أنذروا معرضون قل أرأيتم ما تدعون من دون الله أروني ماذا خلقوا من الأرض أم لهم شرك في السماوات ائتوني بكتاب من قبل هذا أو أثارة من علم إن كنتم صادقين صدق الله العظيم. باشە ڕوانینی کۆمەلگا بۆ تۆ هەستت کرد کە گۆڕابێ بەرامبرت بۆ وێنە پێش ئەوەی کە لەبەر بکەی و دوای ئەوەی کە لەبەرت کرد چ شتێک گۆڕا لە دەوروبەرت بۆ وێنە لە قوتابخانە دەیانکردین بە چەند گرۆپێکەوە جا ئەو کاتە کچەکان پێیان خۆش بوو لەگەڵ یەکێکدا بڕۆن کە زیرەکتر بێ لەوان زانستی زیاتر بێ بۆیە لەگەڵ کچێکی دیاریکراودا دەڕۆشتن کە ئەویش یەکەم بووە بەڵام دوای ئەوەی قورئانم لەبەر کرد ئەوە زۆربەی کچەکان ڕویان کردەوە پاس بۆخوا و پێیان خۆش بوو لەگەڵ تۆ بن باشە ئەوە تاقی کردەوە لەبەرکردنیان فێرکردن بۆ یەکێک لە قوتابیەکان بەڵێ کاتێک کە لە قوتابخانە لەبەرکردنم تەواو کرد ئەوە دەستم بە وتنەوەی جوزی ئەمە کرد واتە دوای مامۆستا سەرەکیەکەی خۆمان بە من تەواوی دەکرد ڕاهێنانم کرد کاتێک کە هێشتا پۆلی چوارەمم تاوا نەکردبوو بەڵام مەخارجەکانم بە جوانی دەزانی بۆیە ڕاهێنانم بە سێ قوتابی کرد لە پۆلی پێنجەمدا ڕاهێنانم بە سێ یاخود حەوت قوتابی دەکرد لە سەرەدادا بۆ جاری دوم ڕاهێنانم بە سێ قوتابی کرد لەسەر جوزی عەممە لەسەر دەستی تۆ لەبەریان کرد یا تەنها جوان خوێندنەوە بوو و لەمەشەوە دەستیان کرد بە تەواوکردنی خوێندەوە بە لەبەرکردن و دەستمان بە خوێندنەوە لەسەر قورئان کرد پاشان بە شێوازی لەبەرکردن و لێرەشەوە هەر لەسەر خوێندنەوە ماینەوە جوانەوە تۆ بەردەوام بووی لەگەڵیان سپاس بخوا و ئایا دەتەوێت تا لەبەرکردنی قورئانی پیرۆز لەگەڵیان بەردەوام بی من لە قوتابخانەکەی خۆمان دەردەچم بۆ بەشێکی تر چونکە دوو بەشمان هەیە بەشێک لە پۆلی یەکەوە بۆ پۆلی پێنجە و بەشێکیش لە پۆلی شەشەوە بۆ ئامادەی ئینشاڵڵا لەگەڵ تۆ دەگوازرێنەوە و درێژە بەکارەکە دەڵێ ئەوان لە من بچووکترن لە پۆلی چواریان سێ جوانە باسی هەندی یادەوەریتم بۆ بکە لە ماوەی لەبەرکردنی قورئانی پیرۆز لە بیرمە کە ڕۆژە لە ڕۆژان مامۆستاکەم کە مامۆستا دەرەل بوو منی لەگەڵ خۆیدا بێر لە پۆلەوە کاتێک قورئانم لەبەرکردە بوو وتی یەکێک مۆڵەتی وەرگرتووە لە لەبەرکردنی قورئان و دەمانەوەی ئاهەنگێکی بۆ ساز بکەین و لەگەڵ خۆی بردمی بەڵام من نەم دەزانین کە دایک و باوکم دەیانەوێت کە ئاهەنگێک بۆ من ساز بکەن لە قوتابخانە و زۆر خۆشحاڵ بووم کاتێک کە بینی من و من ئەوم نەدەزانی کە بۆ منە بۆ پێشبڕکێ و ئاهەنگەکەش ئەوە بۆ تۆ بوو ڕۆژێکی جوان بوو جوان باشە ئایا چ سوودێک هەبووە کەس پێکرد بێ لەلایەنی خوێندنەوە چونکە ئێستا باسیەوە دەکەین کە حافزێکمان هەیە وە لاپەڕەیەک و دوو لاپەڕە و پێنج لەبەردەکا و دەوری دەکاتەوە و هەروە ئەوەش کە ئەرکی قوتابخانەشی هەیە وایە تۆ چۆن ڕێکت دەخستن ئایا سەرکەوتوو بووی ئایا نمرەکان زیادی کرد یاخود دوا کەوتی بەهۆی لەبەرکردنەوە و لە قوتابخانە کەم تەرخەم بوویت سپاس بۆخوا تێکرای نمرەکانم زۆر زیادی کرد بەهۆی قورئانی پیرۆزەوە کە وشەی وای تێدایە کە ڕەوانن دەتوانین لە دەربڕیندا بەکاری بهێنین یاخود دەتوانین دەستوخەتی نووسینمان چاک بکەین کاتێک کە بڕوانین و قوڵ ببینەوە لە شێوازی نووسینی قورئاندا و هەروە خەتمان جوان بکەین و هونەری بێژەری لە خۆماندا باشە کەواتە ئەمانە هەموو شتانەیە کەوا سوودت لێ وەرگر لە دوای لەبەرکردنی قورئانی پیرۆز هونەری بێژەری و دەربڕین ئایا تۆ لەوەشدا ڕاهێنانت کردووە لەبەر ئەوەی ئێمە تاقیکردنەوەیەکی باشمان بۆ بێژەری هەبوو مامۆستا قاغەزێکی بۆ ئامادە دەکردین سەرەتای بڕگەیەکی تێدا دەنووسی مامۆستا ئامادەی کردبوو و تەواوکردنی لەسەر ئێمە پێویست بوو جوانە و ئێمەش لە خەیاڵ و بیرکردنەوەی خۆمان شتێکمان ئامادە دەکرد تا کۆتایی بە بەسەرهاتەکە بێنی باشە دەکرێت ئێستا شتێک تاقی بکەینەوە باشە من دەمەوێت ئێستا پەیامێک بنێرم بۆ ئەو کەسانی گوێبیستمانن تاوەکو
تاواکو بام ڕوون بێتەوە کە لەبەرکردنی قورآنی پیرۆز ئاسانە. تەواوی کرد. بەڕاستی ئەم قورئانە وا دەکات کە ڕۆح سەر لە خاک دەربهێنێت و سەری بەرز بکاتەوە. سێری کامێراکە بکات. ڕاستەوخۆ. بەڵێ. بەڕاستی قورئان وا دەکات کە ڕۆح لە زەوی دەربچێت لەو زیندانی کە بەندی کردووە و بێگومان کە ژیری کۆمەڵێک خانەی زۆری هەیە. ئەم خانانە خۆراک وەرناگرن تەنها بەهۆی قورئانی پیرۆزەوە نەبێت و ئەگەر ئێمە لەسەر ئامێرە ئەلکترۆنەکان بمێنینەوە ئەوە لەمەوە زیانێکی گەورە بە ژیریمان دەگات. وامان لێدێ کە بە شێوەیەکی باش بیر نەکەینەوە، بەڵام قورئان گەشە بە ژیری دەدات و وا دەکات ژیری زیاتر زیرەک و دانابێت. ئافرین بەرەکەت داربی. ماشەڵڵا جوانە. کەواتە ئێستا با بڕۆین بۆ لای کەسێتی حافزی قورئان زەینەب ناسر. کەسێتیت ئێستا تۆ هەست دەکەی کە بووبیت بە چیرۆک خوێن، هونەرمەند، مامۆستای قوتابخانە، پزیشک، پارێزەر، ئارەزومەندی چییە؟ لە سەرەتادا کاتێک کە من زۆر مناڵ بووم زۆر زانیاریم لەسەر ئەم شتانە نەبوو. دەمویست ببم بە پزیشک و تا بەبێ ئەوەی کە بزانم پزیشکی چی خۆی گرتووە. دوای ئەوەی پزیشکی داننا، پزیشکی مناڵان، پزیشکی چاو. جوان. کاتێک کە من بووم بە پۆلی 5 ئیتر من ویستم ببمە مامۆستای پەروەردەی ئیسلامی. ئێستا تۆ هەر لەسەر ئەمەی ببیتە مامۆستای پەروەردەی ئیسلامی. بۆچی؟ لەبەر ئەوەی سەرەتا پێش هەموو شتێک مامۆستای پەروەردەی ئیسلامیمان کە ناوی خاتۆ شورۆخە، ئەو مامۆستایەکی زۆر زیرەکە لە ئایندا و کاتێک گوانەکانمان پێ دەڵێت بیرۆکێکمان پێ دەدات کە بیرۆکەیەکی زۆر جوان. کاتە خۆشەویستیت بۆ ئەو وای لێ کردی؟ هانی دام تاوەکو ببمە مامۆستای ئاین، مامۆستای پەروەردەی ئیسلامی. ئینشاڵڵا دەبیتە مامۆستا سەرکەوتوبی. باشە، با ئێستا بڕۆین بۆ لای حافزی قورئان. دوای ئەوەی قورئانی پیرۆز لەبەر کرد بە تەواو بووی. ئێستا با باسی دوای لەبەرکردن بکەین. چی دەکەیت؟ دەتەوێت چی بکەیت؟ ئێستا باسی قورئانی پیرۆز دەکەیت. دەمەوێت دەوری قورئانی پیرۆز بکەمەوە تاوەکو هەرگیز لەبیرم نەچێتەوە و لە دڵمدا بمێنێتەوە. و هەروەها دەمەوێت دەست بە قیرائەتی ئاشەر بکەم یاخود حەوت، واتە خۆیان دەدانن، بەڵام دابەشکراوان بەسەر دوو بەشدا، 3 لەگەڵ حەوت. ئینشەڵڵا من دەست دەکەم بە خوێندنی هەر قیرائەتێک بە شێوەی سەربەخۆ، دواتر پێکەوە کۆیان دەکەمەوە. جوانە. با دەست بکەین بە باسی دەورکردنەوە. دەورکردنەوە جێگیرکردن. چۆن دەور دەکەیتەوە؟ پلانت چییە؟ باسی لەبەرکردن و بابەتەکانیمان کرد و ئینشاءڵڵا سوودمەند بووین لێی. ئێستا چۆن جێگیرکردن دەکەیت؟ من جێگیرکردن تەنها بە خوێندنەوەی لاپەڕەکە دەکەم، ئەوەش جارێک یان دووجار، لەبەر ئەوەی من بەبیر خۆمیان دەهێنمەوە بەهۆی ڕووداوەکانیانەوە. بۆن منە ئەمڕۆ لاپەڕەیەکم لەبەر کردووە، بۆن منە تێیدا باسی ڕۆژی جومعە کراوە. لە ئەم ڕۆژەدا باپیر و نەکەم هاتن بۆ ماڵی ئێمە و ئێمەش دەستمان بە دروستکردنی خواردن کرد. خواردن؟ پێشکەمێک کێک و شیرینی بوو، ئێستاش خواردن؟ دوای بەرنامەکە دەڕۆین بۆ خواردن. باشە. و ئێمە زۆر چێژمان وەرگرت. بە دانیشتنەکەیان بە خواردن؟ بە دانیشتنەکە. باشە، بە خواردنەکەش. باشە. جا بۆیە لەم یادەوەریانەدا لە دواییدا وایان لێدێ کە ئەبنە هێما بۆ لاپەڕەکە. کەواتەمە پێوەستکردنی لەبەرکردن و دەورکردنەوەیە بە ڕووداوەکان. کەواتە ئەم لاپەڕەیە یاخود ئەم سوورەتە ئەو یادەوەریەی هەیە لەگەڵ خواردن، ها؟ و ئەو سوورەتەش یادەوەری هەیە لەگەڵ چۆکۆلاتە. یادەوەری تریشت هەیە؟ بەڕاشکاوی بیرم نایە. بیرم نایێت. هەر ئەوەندەمان بەسە. ئەمە زۆر باشە. ئەوەندە بەسە. باشە. ئێمە وتمان دەورکردنەوە جێگیرکردن، دوای ئەوە باسی قیرائەت بکەین. تەمەنت 10 ساڵ بووە باسی قیرائەت دەکەی. دەکرێت تۆ باسی قیرائەت بکەیت. تۆ قورئانە لەبەر کردووە و بەجوانی دەیخوێنی، مۆڵەت دراوی. وتت قیرائەتی حەوت و قیرائەتی 3. لە بنەڕەتدا ئاگاداری ئەم قیرائەتانەی؟ لە ڕاستیدا دایکم و خوشکە گەورەکەم ئەوان دەستیان بە لەبەرکردنی شاتبی کرد کە هۆنراوەیە کە لەبارەی قیرائەتەوەیە. جا من کاتێک کە هەڵدەستان بە گوێگرتن لەوان، ئەوە هەندێک لە دێڕەکانم وەردەگرت، واتە بەبێ ئەوەی کە سێری بکەم یاخود لەبەری بکەم. بێمەبەست گوێت دەگرت. هیچی لەبەر کرد، کەواتە دەبێت چەند دێڕێکمان گوێ لەبێ. گوێمان لەبێ.
بدأت ببسم الله في النظم أولا، تبارك الرحمن الرحيم وموئلا، وثنيت صلى الله ربي على الرضا، محمد المهدى إلى الناس مرسلا، وعترته ثم الصحابة ثم من تلاهم على الإحسان بالنظم في النظم وبلا. ماشاء الله ئەمە چەندەی ڕێکی شاتیبی بوو سەرەتاکەی سەرەتای بوو. ئێستا تو دەتەوێت بچیتە ناو زانستی قیرات ئینشاءڵڵا دەچی و مۆڵەتی قیراتی عەشریش وەردەگری و بەویستی خوا دەبیتە مامۆستا لە قیراتی عەشر. باشە ئێستا ئێمە هێشتا باسی لەبەرکردنی قورئانی پیرۆز دەکەین، گرانی و ئاسانی. پۆلی چوارەم، پۆلی دووەم، پۆلی سێی سەرەتایی ئەم تەمەنانە گرانە مناڵان لە گرنگی لەبەرکردنی قورئانی پیرۆز تێبگەن. واتە ئەو ئامڕازانە چین کە خێزان دەکرێت بەکاری بێنێ کە باسی بکەین، باسی ڕۆلی خێزان، کەواتە خێزان لەگەڵ منداڵەکان چی بکەن کە یارمەتیان بدەن و قورئانی پیرۆزیان لا خۆشەویست بکەن. دەکرێت کە هەر کام لە دایک و باوک زۆر زۆر قورئان بخوێنن لە بەرچاوی منداڵەکانیان، و هەروەها دەکرێت هانیان بدەن بە پێدانی دیاری. بۆ نمونە ئەگەر ئەم بڕگە دیاریکراوە لەبەر بکەن لەم ماوەیەدا. باشە باسی دیارەکان بۆ بکە ڕوونی کەرەوە. کاتێک کە ئێمە لە وەرگرتنی مۆڵەتی لەبەرکردن تەواو بووین، بووکەڵەیەکی گەورەی بەلۆکە داپۆشاویان بۆ سوپاس بەخوا خواردن شتیوانە بوو. جوانە باشە گەورە بوو، بەڵام ئێمە ڕەنگی جلەکانی و ڕەنگی قژەکەیمان دیاری دەکرد. جوانە ئەمە لە دیارەکان. ئەی باشە خێزانەکان چیتر بکەن؟ سەرەتا سەرمەشق بن قورئان لە بەرچاوی مناڵەکانیان بخوێنن، هەروەها بدەن و هەروەها خێزان دەتوانێت لە بری ئەوەی هەستێک بە دابەزاندنی یاریە ئەلکترۆنیەکان کە زیان دەگەێنن بە ئامێری کۆمپیوتەرەکە یاخود بە موبایلەکە دەتوانن بەرنامەی تایبەت بە قورئان بەکار بهێنن. من دەمەوێت کاتێک کە گەورە بووم یاریەکی تایبەت بە قورئان دابنۆزێنم. جوانە ئەوەی کە تۆ هەستی بە پرۆگرامکردنی ئاوا یاریەک دەکرێت یاریەکی واوێت بۆ وێنە دەنووسیت من ئەم جوزئەم لەم سوورەتە یان لەم لاپەڕەیەوە لەبەر کردووە، ئەوە جوزئەکە و ئاەتەکان بە پرژوبڵایی دەربخات، تۆ شتێکەڵیان بکەیتەوە یاخود بە پێی ماناکان بۆ تۆ. زۆر جوانە. کەواتە دەکرێت ئەمە یاریەک بێ بۆ منداڵان کە یاری پێ بکەن. کەمێک بەر لێستا باسی ئەوەت کرد کە مرۆڤ یاری ئەلکترۆنەکان بەکار نهێنێت چونکە ئەمانە گەشە بە ژیری نادەن، هەروها گەشە بە یادەوەریش نادەن. واستت کرد کە قورئانی پیرۆز گەشەی بە یادەوەری داوە و بۆ تۆ هێزێک بۆ لەبەرکردن و تێگەشتن. لەبەرەوەی من کە تەمەنم بچووک بوو زۆر باش نەبووم لە زمانی عەرەبیدا، بەڵام ئێستا من لە زیرەکترینی کچەکانم لە زمانی عەرەبیدا. لە تەمەنت لە پۆلەکەدا ماشەڵڵا لێبێ پێتەوە دیارە و تۆ قسەکردنێکی ڕەوانت هەیە وامە بەرەکەتی قورئانی پیرۆزە لەوەدا. ئەو ئاەتانەی کە زۆر دووبارەیان دەکەیتەوە بۆ خۆشت دەوێن. بە هەمان شێوە لە سوورەتی بەقەرە چیرۆکی پەیامبەر موسا بسم الله الرحمن الرحيم وإذ نجيناكم من آل فرعون يسومونكم سوء العذاب يذبحون أبناءكم ويستحيون نساءكم وفي ذلكم بلاء من ربكم عظيم وإذ فرقنا بكم البحر فأنجيناكم وأغرقنا آل فرعون وأنتم تنظرون. صدق الله. ماشەڵڵا لێبێ. کەواتە زەینەب یاسر ئێمە باسی لەبەرکردنی قورئان دەکەین. قورئانی پیرۆزت بەنزیکەی ساڵێک یان 2 ساڵ لەبەر کردووە، واتە لە ساڵێک بۆ 2 ساڵ بەنزیکەی ساڵونێک قورئانی پیرۆزت لەبەر کرد و هەروەها مۆڵەتی شت تەواو کرد. مۆڵەتی خوێندنەوەی قورئانت لە پۆلی 1ەوە دەست پێ کرد و لە پۆلی 3 تەواوت کرد، دوای ئەوە دەست بە لەبەرکردن کرد. ئێستا هەندێک وشەمان دەوێ کە ئاڕاستەی بکەی ئەی حافزی قورئان، ئەی کەسی ڕەوان خوێن و ئەی کەسی مامۆستا و کەم تەمەن، وتت بۆ دایک و باوکت. من زۆر سپاسیان دەکەم چونکە ئەوان بووم کە هانیان دەدام و دەستیان بە پەروەردەی من کرد لەسەر ئەم بنەمایە، بنەمای ئاین، لەسەر بنەمای لەبەرکردنی قورئانی پیرۆز، و هەروەها من نەمدەتوانی قورئان لەبەر بکەم بەبێ ئەوان. جوانە. کارەکە لای تۆ واتە چاوگەکەی خۆشەویستیە بۆ ئەم شتە. جوانە. وتت بۆ خوشکەکانت.
پێویستە لە سەریان کە دەست بە لەبەرکردنی قورئانی پیرۆز بکەن. باسی خوشکەکانت لە ماڵەوە دەکەم. من خوشکێکی گەورەی حافظ قورئانم هەیە. من لەگەڵ ئەودا زۆر یارمەتی یەکتر دەدەین لە دەورکردنەوە. هەروەها دوو برای بچووکم هەیە کە لە پۆلی یەکەم و لە باخچەدان. ئامۆژگاریم نامێ ئامۆژگاری بکەی. ئەمە هەیە سوپاس ئاراستە بکە. چیان پێ دەڵێ؟ سوپاسی براکانم دەکەم، زۆر یارمەتیاندام لە گوێ لێگرتنم، بە تایبەتی خوشکە گەورەکەم یارمەتی دام لە گوێگرتن و منیش یارمەتی ئەوم دا. زۆر جوانە. وتت بۆ مامۆستاکەت. من سوپاسی مامۆستا دەلال دەکەم و هەروەها مامۆستا تەهانی کە ئەو دەستی بە قورئان خوێندن کرد لەگەڵ من لە قوتابخانە. و دوای ئەوەی کە دەستم کرد بە کاتێک پشووینی وێ ساڵ دەستی پێکرد، نەم دەتوانی بڕۆم بۆ لای تاوەکو گوێ لە من بگرێت. بۆیە چوون بۆ ماڵی مامۆستا دەلال، چونکە لە ماڵی ئێمەوە نزیک بوو و بەم شێوە لەگەڵی تاوام کرد. من زۆر سپاسیان دەکەم و لەخوا دەپاڕێمەوە کە بیان پارێزە و سەریان خە. جوانە. وەوتت بۆ قوتابخانەکەت، چونکە قوتابخانەش بۆ تۆ ڕۆلی هەبوو لە لەبەرکردنی قورئانی پیرۆز. وتەیەکت بۆ قوتابخانە؟ سپاسی گرنگیدانیان بە قورئانی پیرۆز دەکەم، بە تایبەتی کە کاتێکیان ڕەخساندە بوو کە 45 خولەک دەبوو کە تەنها بۆ قورئان و تەفسیر و تەجوید. ئەو کاری لە پرۆگرامی خوێندن نەکرد. هەرگیز. تەنها ئێمە لە سەرەتاوە دەکرێت بیرۆکی ئەم جۆرەشتانەمان نەبیست بێت. بەڵام لە دوای ئەوە بۆ وێنە لە هەموو وانەیەک 5 خولەکیان پێدەداین. دوای ئەوە زیاتر کرد و کردانە 45 خولەک. وتەیەک بۆ بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە. پێویستە لەسەر هەر کەسێک لە ئێمە کە هەستێت بە خوێندنەوەی قورئانی پیرۆز، هەر لە بچووکیەوە تاوەکو گەورە بوون، ئەگەر چەند ئاەتێکی بچووک لە جوزی ئەمەش بێت، یان لە سوورەتە بچووکەکانی کۆتایی قورئان بێت، چونکە ئەمە وا دەکات هەموو کەسێک هەست بە دڵنیایی بکات و بەوەی کە گیانی بەختەوەر بووە و بەرگەی ئەم حاڵەتە ناگرێت دا ئاستی گریان. خوا لە دنیا دوا ڕۆژ بەختەوەرت کە و بتپارێزێ و دایک و باوکت بپارێزێ و سپاس بۆ تۆ. خوا بەرەکەتدار بکە و پاداشتت بداتەوە. و ئێوەش بینەران و بیسەرانی بەرنامەی قورئان خوێنانی نۆجەوان، خوا پاداشتان بداتەوە کە لەگەڵمان بوون. لەخوا داوا دەکەین هەمومان سەرکەوتوو بکە تاوەکو لە ئەهلی قورئان بین و هەمومان سەرکەوتوو بکە بۆ خزمەتی قورئانی پیرۆز. خوایە ئامین. بەویستی خوا لە دیدارێکی نوێدا پێتان دەگەینەوە لەگەڵ حافظ قورئانێکی نوێ. تاو دیدارش بەخواتان دەسپێرین. والسلام عليكم ورحمة الله وبركاته. يا حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان